من سیروان محەممەد سعیدم خەڵکی شاری کەرکووکم لەنەوەتەوە ئەم دوکانم هەیە لە شاری کەرکووک پێش ئەوەش هەر خەریک ئوتیچی بوومە ئەم جۆرە سەیارانەم داناوە ناو دوکانەکەم هەر لە مناڵیەوە هەر حەزم لەم شتانە بوو پێش 6 ساڵ 7 ساڵ بیرم کردەوە شتێوە بکەم ناو دوکانەکەم تا ببێتە تاکەمەکوە لە کەرکووک ئەم سیارانەی تیابێت هەتا توانی وشە هەموو مۆدێلێک مێناوە هەرچی مۆدێلێ دەستم کەوێت نەمبێت ئەیکڕم مۆدێلەکانیشم هەمووی نووسیوە تا ئاسانکاری بێ بۆ خەڵکی ئەوەی دێتە ناو دوکانەکەم ئەوەی دێتە ناو دوکانەکەشم بەڕاستی یعنی سەری سوورە مێنێ لەمە چۆن دوکانێکە تاکەمەکوێ لە کەرکووک ئەوها پاکوتەمیس و ئەم دیکۆرەی تایە من هەر لە مناڵی و ئەمەم هەبوو یعنی جاران کە مناڵ بووم ئەم هواەتەم هەبوو لە ماڵەوە هەم بوو هەڵم گرتو بەس تێ دوایەوە زروف گۆڕا هەر بێران دەستی پێ کرد وازمێ نابوومە سەرباز بەس پێش 6 ساڵ بیرم کردەوە وتم با داینێم لە ماڵیش دام نەناچووکە لە ماڵ کەس نایبینێ لەوانەیە هەر خۆم بیبینم وتم ناوەڵە لە دوکان ببینیم تا خەڵکی ببینێ ئەم جوانیە لێرە لە خۆمە بێ کایسەنمە بێ سەیریکەم خۆم سەیریەکەم ناو کارتۆنەی سنم باڵی تیانە لای لە کەرکووک برادێک کە دێنێت یەکەم جا من بانگەکە ئازانێ کریارم لە هەولێر لە سلەیمانی لە بەغا کوڕەکەم چەند جا چۆ تورکیا ئەویش مەجموعەیەکی نەویش لەگەر من ئەزانێتن یانی هەمووی تەسویر کردو ناو مۆبایلەکەی سەیرەکە کام سیارم دەبێت تەلەفۆنم بۆ کایهێنێ بوو ئەوەی دێتێرە یعنی دێتێرە جلێ چێلم لەو تێدەبنم بڕۆ دوای وەڵێرە ناوەڵڵا لێرە مێنم ئەمە جوانە سەیرەمانەکەم یعنی ئەوەی دێتێرە تەسویرێکە دایەگرێت ڕسم وەرەگرێت لەگەری تەنها بەعەجا خێزان هەیە دێتێرە لێ ڕسم وەرگەرم سیاران یعنی شتێ زۆر غەریبەی بین زۆر کەسەیە پێش 3 ڕۆژێک شێکات وتی ئەمە شتێوا بکەم لە ماڵەکەم هات خیاساتی وەرگرجام خانەکان وتی ئەمە شتێوا بکەم لە ماڵی زۆر جوانانە زۆر دێنە لام خەڵکی زۆر دێتە لام بۆ ئەم سیاران وەڵ عائلە دێرەتە بێ لێرەوە دێتە ژوورەوە لێ یارمەتی زەحمە نەبێ سەیرەکەین و ڕێوەیەنە وەرگری لەگەری زۆرە یعنی ئەمە تقریبا 300 سیارە زیاتر هەر یەکی مودێلێکە یعنی نییە مکەڕەر بەسی هەر ناگەم یعنی خۆ دەزانی سیارە هەموو ڕۆژ تازە دەرەچێت بەس ئەو سیارەی نەمبێ لە بازار لێرە نەمبێ ئەیسەنم لە بازار والله خۆم لە سیاری ئەڵمانی زۆر حەزەکەم یعنی خۆم هەر سیاری ئەڵمانی هەبێ ئیسەنم بەس ئەمانە ئەمریکیشی تایە بەڵێ یابانیشی تایە بەس خۆم زۆری تەرکی سە سیاری ئەڵمانیەکەم کەمیشە لە بازار لە تورکیا هێنای کوڕەکەم دوو جا بووم دوو وەجبەی هێنابووم لە تورکیا واللهی معەن 12 قلی هێنابووم هەموو کەرکووک هەولێر سلەیمانی لە بەغاش